ئێستا بە بڕای من کێشمەکێش ئێسان لەسەر تەقسیمی دەسەڵات و داهات یعنی ئەوەی کە مەسەن کامیانەیە بە خاوەنی قەزەی کورد ئەم مەسەلە تەواو بوو بەتابەتی دواوی کە جەلال تاڵبانی اعترافەکە بە جێگەوپێگەی پارتی مەلا مستەفا وەڵێ من غەڵەت بووم کە شەڕم کردو لەگەڵیا نی بە جۆرێک ئەوەی قبوڵ کردووە کە پارتی هێزی یەکەمە و ئەو یعنی برین لە ڕابیدە بە هەر دەوڵەتی مەرکز بیا شوێنە بێ دەوڵەتی کە بێ یعنی وەکو دوو هێزی سیاسی ناسیۆنالیزمی کورد قبوڵیان کردەوە جێگەوپێگەی پارتی وەکو هێز یەکەم قبوڵ کرد بەڵام ئەمە ئەڵگۆڕی بەسراتەوە دوای نەمانی جەلال تاڵبانی بەرحاڵ و ئەو ئیشقاقاتین کەوتۆ ناویکێتی و دەور و نەخشی پارتی بۆ لاوازکردنی یەکێتی بەرحاڵ پرۆسەکەی زیاتر تون کردەوە و مەسەڵەن فشارەکانی پارتی بۆ سەر یەکێتی و بە جۆرێک نەگەرەوەی وەکو هێزێکی دەرەجە دوو لە ناو ساحەی سیاسی عێراق و لە مەسەلەی ارتیبات لەگەڵ دەوڵەتی مەرکز دەوڵەتانە دەرکەوێ بەڵکو وەکو هێزێک کە چۆن هێزەکانی تر مەسەڵەن وەکو حزب وەکو گۆڕان ئێستا مەسەڵەن یا بە ئەمر و نەهی پارتی بجوڵێنەوە یعنی ئەوێت موقعیتەکەی یەکێتی بەو شکڵی لێبێت.